لە کۆی 182,000 ئەنفال تا ئێستا توانراوە ڕووفاتی چەند ئەنفال بدۆزرێتەوە بە دیاریکراوی ژمارەیەکەیە؟ بەجێرەی دوایین بە دوواداچوونی من کە لە دەستگای شەهیدانی عێراق و بەڕێوەبەرایەتی پاراستنی گۆڕەوە کۆمەڵەکان وەرم گرتووە نزیکی 2700 ڕووفات گەڕێندراوەتەوە ئەوە جگە لە ڕووفاتی شەڕی داعش کە مەجموعەتی زۆری گۆڕی بە کۆمەڵی شەڕی داعش لە سنووری شەنگال و دەشتی نینەوا و ئەو سنووری جەلەولا و خانەقین و سعدیە هەیە ئەوە جگە لەوانە بەسی ئەنفال نێزیکی 2700 ڕووفات گەڕاندراوەتەوە جگە لەوانەش ئەو ڕووفاتانەی کە تاکتاکی گۆڕی بە کۆمەڵی تایبەت بە کیمیابارانە مەسەلەن گۆڕی بە کۆمەڵمان هەیە لە قەبرستانی مەعمەلقیری هەولێر کە هی گۆڕەوەی قوربانیانی کیمیابارانی بالیسانن یان ڕووفاتمان هەیە هی گۆڕی کیمیابارانی هەڵەبجەن ئەوانە هەڵدراونەتەوە بەس بە شێوەیەکی گشتی نزیکی 59 گۆڕی بە کۆمەڵ هەڵدراوەتەوە. کاکفات دەکرێت چیرۆکێکی دیکەمان بۆ باسی بکەی بێگومان چیرۆک و بەسەرهات زۆرە. وەکو باسم کرد یعنی جێڕانەوەی ئەو چیرۆکانەی کە من بەرجێم کەوتوو لە خەڵکانی نزیک لە گۆڕە بە کۆمەڵەکان نەوانی ڕزگار بووینە باسکراوە چیرۆکی زۆرن ینی چیرۆکی جەرگ بڕن بە معنای کەلیمە چیرۆکێکی ناکرێ بە چەند کەلیمەیەک تعبیری لێ بکەیت بەڵام بۆ بەرنامەکەی ئێوە چەند چیرۆکێک باز دەکەم کە جێم لێ بووە ینی نەک بەخۆم حەدەسەکەم یەک لەو چیرۆکانە کە دوایین جار لۆیان جێڕامەوە چیرۆکی ئەو منداڵە ئەنفال کراوە بوو کە چەند ڕۆژێک پێش ئەنفالکردنی نعلێکیان بۆ کڕی و نعلێکی نایلۆن یان لاستیک لۆیان کڕی بوو زۆر کەیفی پێهات بوو پێدەچێ دەرێ کاتێکە لە زیلەکە دایان بەزان ئەو منداڵە نعلەکەی لێ بەجیبە کە لێی بەجیمە بە ئیحاتی دەموچاوی ینی بە حرەکاتی دەموچاوی بە جوندەکەی ئەوم لێ بەجیمە نعلم لێ بەجیمە دەرێت جوندەکە زجی پێستان نعلەکەی لۆهینە دایە دەستی وەکو ئەو واوێ کە زۆر کەیفی پێهات بێ بە ئیشارەتی دەموچاوی سوپاسی جوندەکەی کرد بێ ئەوەی هەست بکە کە ئێستا بەرەو مەرگێکی نادیاری دەبێت زۆرن چیرۆکی ئەوها زۆرن بە تایبەتی من مەجموعەک دیدارم ئەنجامدەوە چیرۆکێکی تر کە خۆم زۆر کاریگەری تێکردم لە گەرمیان دیدارم لەگەر ژنومێر دەکرد تەمەنیان لە سەروی 80 ساڵ بوو بەڵام ڕزگار بوون لە گۆڕە بە کۆمەڵەکان لە گرتوخانەی تۆبزاوە ڕزگار بوون گوتی کاتێکە دەیانویست لێکمان کەنەوە لێکمان جوازکەنەوە دەستی پیاوەکەم گرتبوو بە توندی دەمگو نابی بیبەن جوندەکان ئەوەیان ڕادەچێشا و ئەمیش ڕامدەچێشا دەرێ و ئاخیری ئێمەیان لێک جودا کردەوە جا هەر بۆ باسکردنی ئەوە لە گرتوخانەی تۆبزاوە بەر لەوەی ئەنفال بکرێن بەر لەوەی بەرەو مەرگێکی نادیار ببرێن بەرەو گۆڕ غەریبی ببردرێن ژن و پیا و منداڵ و مرد منداڵیان هەموو لێک جدا کردبەوە هەر یەک و بە شێوازێک مەسەن مەجموعەت ژن و منداڵیان بردە گرتوخانەی دبس مەجموعەتیان بردە نگرە سەلمان هەموو بە جوایە ئێستاگە کە گۆڕە بە کۆمەڵەکان هەڵدەدەینەوە خۆ بەڕوونی لۆمان دیار دەکەوی کە مەسەن ژن و منداڵ بەتەنێ گول لە باران کراون یان بنخا کراون هەموو جیا کراون